ئێمەوە کۆمەڵە خوێندکارانەی خولەکانی زمانی ئینگلیزی و لە سنتەرەکانی زمانی زانکۆ حکومیەکان دەمانەوێت سکاڵا و گرفتی خۆمان بگەین بە لای بەڕێستان. هەز دەکەین ئەم سیستەمە تازەی هیچ لە بەرژەوەندی خوێندکاراندا نییە. ئەگەر ئەوان دەیانەوێت بەو تەکنیکە خوێندکاران فێری زمانی ئینگلیزی بکەن بادڵنیا بین هیچ خوێندکارێک بەو سیستەمە فێر نابێت. لە داواکاری سەرەکی ئێمە ئەو منهەزێکی قورسە دەمانەوێت منهەزەکەمان بۆ بکەنەوە منهەزەکەی پێشووتر. پێشتر منهەزەکە ئاسانتر بوو لەسەر قەڵەم و کتێب و دەفتەر بوو، ئێستا منهەزەکە مووی کۆمپیوتەریە قورسە لە ئاستی مەدانە. ژمارەمان 6 خوێندکارین. لە زانکۆیەکانیش هەمان گرفتەیە، زانکۆی کۆی قسەماڵەکردوون هەمان گرفتیان هەیە، زانکۆی سلێمانیش بە هەمان شێوە. ئەمە هەمان هەڵوێستیان هەیە، دوو ڕۆژکەوانیش بە هەمان شێوە لە ڕاگانەکان قسەی خۆیان دەبێت. گرفتمان لێرە ئەوەیە کە گۆڕانکاری لە سیستمی خوێندنەکەدا بکرێ. بەڕاستی منهەجێکی زۆر و کاتێکی زۆر کەمی بۆ دابین کراوە. داوا دەکەین کاتەکەی زیاد بکرێ بۆ ئەوی بتوانین بە باشتر بیخوێنین و سیستمی ئیمتیحانەکە بکرێ بە 50 نەبێ 50 با لەسەر ئیمتیحانی مەسەلەن لە وجودی ناوپۆل بێ 50 با لەسەر ئیمتیحانەکەی کۆتایی بێت.